دوێنێ لە یاریەکەی دۆک نە ئاڵای عێراق بینرا و نەگوتراش دۆک عێراقیە. دەزانن بۆچی عێراقیە بە ڕێزەکان؟ چونکە عێراق بیابانە کەی تیایی هەبووە، هەڵۆکوا دەبێت بە حوشتر. ئێمە و ئێوە چیمان وەگیەکە؟ زمان، مێژوو، ئاڵا، کللتور، سروش. شەرم ناکەن تا دوێنێ دۆکتان بۆمباران دەکرد و خەڵکی دۆکتان شەهید دەکرد، کەچی ئێستاش دەتانەوێت بڵێن دۆهۆگە عێراقیە؟ ئێوە بۆچی تێناگەن؟ وا زۆر بە کورتی و بە کوردی پێتان دەڵێن کوردستان عێراق نییە. ئەگەر باسی پاسەپۆرت و هەندێک شتی تریشم بۆ دەکەن، ئێوە دەبێ بە ئیقامە بێنە ناو کوردستان. اینجا باوەشتان پێ بڵێم ڕاهێنەرەکەی دۆک خەڵکی باکووری کوردستانە، ئەوەی ئاڵای کوردستانیشی لە لای نازناوەکە هەڵگرتووە هەولێریە. ئامە سپۆرتیش پیرۆزبایی کرد و لەزا خۆش شاییە. قامیش لۆ دەڵێت دۆهۆک کوردستانیە و ڕۆژهەڵاتیەکانیش بەدڵ و بەجیان لەگەڵ دۆهۆکن. کوردستان نەک بە تەنیا عێراق نییە، بەڵکو ئێران و تورکیا و سووریاش نییە. کوردستان ڕەندم ئەسڕۆمەتە شار و گوندم مەتومات کرد دووکیە دیر و قەجەر دووکی مەسەر بلندم ئەسئەلهۆ مەسەر بلندم